ڕێزوو سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەرزبوونەوەی ژمارەی دەست بە سەرکراوان لە شاری کامێران، دەست بە سەرکرانی 4 هاوڵاتی لە شاری بۆکان، گیان لە دەستدان و برینداربوونی 9 کرێکار لە ئێران بە هۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار، ناڕزایەتی کرێکارانی میلی فولادیە هواز و بەڕێوەچوونی ئاکسیۆنێک بە بۆنەی ساڵیادی شۆڕەشی ژینە لە ئۆسلۆی نەروێژ. بەرزبوونەوەی ژمارەی دەست بە سەرکراوان لە شاری کامێران. لە ڕۆژانی ڕابردوودا 6 مێر منداڵی خەڵکی شاری کامێران سەر بە پارێزگای سنە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بە سەرکراون. بە پێڕاپۆرتەکان ڕۆژی دووشەمە حەڤەی خەرمانان سۆران موزەفەری خەڵکی شاری کامێران سەرڕای توشبوونی بە نەخۆشی دیابەت لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەو شارەوە دەست بە سەرکراوە و هێشتا چارەنووسی دیار نییە. شایانی باسە لە هەفتەی ڕابردووشدا 5 مێر منداڵی دیکە بەناوەکانی ئەوراز زەمانی، بەهروز ڕەشیدی، ئێحسان سەبووری، پەیام حسێنی و کاوان سەبووری لەلایەن هێزەکانی دارەی ئیتلاعاتی شاری کامێرانەوە دەست بە سەرکراون و هێشتاکە چارەنووسیشیان دیار نییە. دیسان سەپاندنی حکمی سێدارە بەسەر ناسر بەکرزادە. ناسر بەکرزادە تەمەن 26 ساڵ و خەڵکی شاری ورمێ بۆ دووهەمین جار لەلایەن دەستگای قەزای ڕژێمەوە حکمی سێدارەی بەسەردا سپێنرا. ناوبراو مانگی گەلاوێژ 1402 هەتاوی دەست بەسەر کراوە و پاشان بەدانانی بارمتە تا کاتی بەڕێوەچوونی دادگاکرانی لە سەرتاوانەکانی ئەو هاوڵاتیە بە شێوازێکی کاتی ئازاد کراوە کە دواتریش مانگی بە فرەمباری هەمان ساڵ دیسان دەست بەسەر کراوەتەوە و کەوتۆتە ژێرکوشار و ئەشکەنجەی ناوەندەمنیەکانی ڕژیمەوە. ئەو بەندکراوە پاشان لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندەمنیەکانی ئیسرائیل حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا کە پاشان لەلایەن دادگای پێداچوونەوە لەسەر تۆمەتەکانی ئەو حکمەی هەڵوەشێنرایەوە. دەست بە سەرکرانی 4 هاوڵاتی لە شاری بۆکان. ڕۆژی دووشەمە حەڤەی خەرمانان 4 هاوڵاتی خەڵکی شاری بۆکان لەلایەن هێزەکانی دارەی ئیتلاعاتەوە دەست بە سەرکران کە پاشان بە تەنیا 2 هاوڵاتی بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازادکران. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم 4 هاوڵاتیە بەناوەکانی ڕەشید نەسڕوڵاهی، عەلی ڕەشیدی، ئەبوو بەکر ڕەشیدی و ئیبراهیم خودکامە لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری بۆکان بە توند و تیژیەوە دەست بەسەر کراون کە پاشان ڕەشید نەسڕوڵاهی و ئیبراهیم خودکامە ڕەوانەی گرتوخانەکانی هێزە ئەمنیەکانی ڕژێم کراون و هێشتا چارەنووسیان دیار نییە. شایانی باسە تا کاتی دەڕشتنیم هەواڵەش سەبارەت بە هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ ئەم هاوڵاتیانە زانیاریەک لەبەردەستدانیە. ئازادی دوو بەندکراوی سیاسی لە بۆکان. ڕۆژی شەممە 22 خەرمانان دوو بەندکراوی سیاسی بەناوەکانی حەسەن مەردانی تەمەن 67 ساڵ و لوقمان پیشیار تەمەن 6 ساڵ لە بەندیخانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئازاد کران. بە پێی راپۆرتەکانەوە دوو هاوڵاتیە ڕێکەوتی نۆزەی گەلاوێژ 1402 هەتاوی لەلایەن هێزەکانی دارەی ئیتلاعاتی شاری بۆکانەوە دەست بەسەر کراون و پاشان 2 مانگ لێپرسینەوە و ئەشکەنجە بەدانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کراون. ئەو دوو چالاکوانە پاشان لەلایەن دادگای ئینقلابی شاری بۆکانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ حیزبە کوردیەکان هەرکام حکمی 3 ساڵ بەندکرانیان بەسەردا سەپێنرا بوو. گیان لە دەستدان و برینداربوونی 9 کرێکار لە ئێران بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار. لە ڕۆژانی ڕابردوودا 9 کرێکار لە شارەکانی تاران، فریمان، مەشهەد و شوش بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕووداوی کاری بوون و 3 کرێکاریان گیانیان لەدەستداوە. بە پێی زانیاریەکان 3 کرێکاری بینەسازی لە شاری تاران بەهۆی ڕووخانی خانوویەک بەسەریاندا تووشی ڕووداوی کار بوون و بەو هۆیەوە کرێکارێک گیانی لەدەستدا و 2 کرێکاری دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران. هەروەها
لە شاری فریمان سەر بە پارێزگای خۆراسانی ڕەزەوی 4 کرێکاری شاغڵ لە شارۆچکەی پیشەسازی کاویان فریمان بەهۆی ئاگرگرتنی کارگەیەک و برینداربوونی ڕەوانەی نەخۆشخانە کران. هاوکات لە شارەکانی مەشهەد و شوش 2 کرێکاری دیکە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژێم بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداو بوون و گیانیان لەدەستداوە. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی تامینی اجتیماعی ڕۆژی یەکشەمە 23 خەرمانان خانشینکراوانی تامینی اجتیماعی لە شارەکانی ئەهواز، شوش و تاران دەست بە خراپی دۆخی ژیان و مایشەتیان کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکان بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها بایەخدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی خانشینکراوان بوون. ڕێپێوانی خانشینکراوانی فولاد لە شاری ئیسفەهان ڕۆژی یەکشەمە 23 خەرمانان کۆمەڵێکی زۆر لە خانشینکراوانی فولاد لە شاری ئیسفەهان دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژێم بە داخوازیەکانیان لە بەردەم بینای سندوقی خانشینکراوان کۆبوونەوە. ناڕازیان لە ڕێپێوانەکاندا بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد دژ بە سیاسەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و دینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژەی هەڵاوسان و بایەخدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و مایشەتی خانشینکراوان بوون. ناڕزایەتی کرێکارانی میلی فولادی ئەهواز ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی میلی فولاد لە شاری ئەهواز دژ بە قەیرانی ئابووری بنەماڵی کرێکارانی ئەو واحدە و هەروەها پێنەدانی حەقدەستەکانیان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم بینای بەڕێوەبەری ئەو شیرکەتە دژ بە هەڵگرتنی بەشێک لە حەقدەستەکانیان وەکو باج ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری پێدانی حەقدەست مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەی و ئیمکاناتی ڕیفاهی، ڕوونکردنەوەی گرێبەستەکانیان و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوون. بەڵە بینەرانی خۆشەویست، دوایین هەواڵمان سەبارەتە بە بەڕێوەچوونی ئاکسیۆنێک بە بۆنەی ساڵیادی شۆڕشی ژینا لە ئۆسلۆی نەروێژ. ڕۆژی شەممە 22 خەرمانان ئاکسیۆنێک بە مەبەستی ڕێزگرتن لە ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شاری ئۆسلۆی نۆروێژ بەڕێوەچوو. بە پێڕاپۆرتی کومیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران، ئاکسیۆنەکە لە بەردەم وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە لە شاری ئۆسلۆ بەڕێوەچووە و بەشداربوانی ئاکسیۆنەکە بە وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی، مەرگ و نەمان بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی، ئازادی بۆ هەموو بەندکراوانی سیاسی و نا بۆ سێدارە ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژینایان بەرز ڕاگرت و پەیمانیان لەگەڵ گیان بەختکردوانی ڕێگای ئازادی نوێ کردەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.